سڵاتان لەبێ کاتتان باش بە کورتی لەسەر لێدوانەکەی دەستەی نێردراوی دەم پارتی و ئیتر پارێزەرەکانیشی لە ناودانا لە بۆ ئیمرالی قسە دەکەین کە ئەمڕۆکە لێدوانە فەرمیەکەی ئۆجەلان بڵاو کرایەوە وا دیارە پێشتر بڕیار بوو ئەو لێدوانە لە ڕێگای ڤیددیۆیی ببێ بەڵام ئیتر ئەمە نەکرا بەڵکو ئیتر دەستەکە کاتێگرانەوە لە ئیستانبول ئیتر ئەو لێدوانیاندا لە هەمان کاتدا ئیتر وێنەیەکی خۆیان لەگەڵ ئۆجەلان بڵاو کردەوە هێنایانە دەرەوە ئیتر ئەمەش وا دیارە پەیوەندی بە هەستیاری دەوڵەتەوە هەیە دەوڵەت ئیتر ناچارە کۆمەڵێک خاڵ ڕەساو بکاتن لە هەمان کادامە پەیوەندی بە ئایندەشەوە هەیە ینی لە هەر پرۆسەیەکدا کە سەرکەوتن بەدەست نهاتبێ لەناو دەوڵەتدا گروپێک لە بەرامبەر دەسەڵاتی ئەو سەردەمەدا ئەم شکستە بەکاردێنن ئیتر لە سەردەمی شەڕی خەندەقدا ئەمە لە بەرامبەر ڕەجەب تەیب ئەردۆغاندا بەکارهات و ئێستاکەش ڕەنگ بێ پەیوەندی بەوەشەوە هەبێ لە هەمان کاتدا ڕەنگە پەیوەندی بەوە هەبێ کە کاردانەوەی لایەنەکان بە تایبەتی قەندیل چۆن دەبێ و کاردانەوەی هێزەکانی سووریای دیموکراتیک و خۆسری دیموکراتیک مەسەدا چۆن دەبێت ڕەنگ بێ پەیوەندی بۆشەوە هەوێ بابینە سەر ناوەڕۆکی بابەتەکە ناوەڕۆکەکەی ئیتر ئەوەی کە من لە 8 سپتامبرەوە باسم کرد هەمان شتە لە 8 سپتامبەر من باسی چیم کرد یەکەمین کەس کە ئیتر لایەنگرانی پەکەکە لەبەرەوەی باش بوو ڤیددیۆکە بە کرمانجی بوو لایەنگرانی پەکەکەی کوردستانی عراق و کوردستانی ئێران نەیان بینی ویانش لێ تێنەگەیشتن ئیتر بە کرمانجی بوو لەوێدا باسم لەوە کرد کە دیدارێک ساز کراوە لە نێوان قەندیل و ئیمرالی بێگومان دوایی تێگەشتم کە دیدارەکە ڕاستن خۆی عینی تەلەفۆنێک نەبووە ویانیش سکایپ و ڤیددیۆیەک نەبووە لە ڤیددیۆیەکی ڕاستن خۆ نەبوو لە نێوان ئیمرالی و ئەوە قەندیلدا بەڵکو لایەنی سێەم ئەوەی گواستۆتەوە یعنی منیش زۆر ئەم شتانە بەکاردێنم لەگەڵ تۆ بە وەتسئاپ قسە دەکەم لە هەمان کاتدا ئەتوانم لە ڕێگەی کۆمپیوتەرەکەمدا ئەوە بگوازمەوە بۆ جیهەتی سێەم ئیتر جیهەتی سێ مەتوانین جۆی لەبیری حتا ئیمکانی ئەوە هەیە بتوانێت لە ڕێگای من وانش لە ڕێگای کۆمپیوتەرەکەی من بتوان گفتوگۆش بکەن دانوستاندنیش بکەن و لەوێدا ئیتر باسم لەوە کرد کە لەو دیدارەدا باس لە چەکدانان و باس لە هەڵوەشانەوەی پەکەکە تاڕادەیەک کراوە ئیتر ئەمڕۆکە لەو لێدوانەدا بە تەنیا خاڵی هەری جەوهەری لە لێدوانەکەدا ئەمەیە خۆی لە خۆیدا پرۆسەکە لەسەر ئەو بنەمایە دەستی پێ کردووە و شتێکی نوێ نییە دەوڵەت باخسەری یەکەمین جار کە قسەی کرد ئیتر لە ژووری پەرلەمانی ماهپەدا کە قسەی کرد وتی ئەگەر ئۆجەلان لێدوان بدا و داوا لە پەکەکە بکە چەک دابنێ و پەکەکە هەڵوەشێنیتەوە ئەو کاتە ئەتوانێ سوود لە یاساکانی ئێمە وەربگری ینی بە کورتی گوتی ئەتوانی بێتە دەرەوە لە زیندان بێتە دەرەوە هەڵومەرجی زیندان ویانیش بگۆڕدرێنیتر زیندانەکە بگۆڕدرێ خۆی لە خۆی ئۆجەلە نایەتە دەرەوە لە شەڕ ناخ و لە جززیرە ئیتر پیاسە بکە و بچێتە ناو خەڵک شتیوان نابێ بەڵام لە شوێنێکدا دەبێ ئەو شوێنش هەر ڕنگ بێ ئیمرالی بێ لەوێدا ڕنگ بێ هەندێک خەڵک بتوانێ بە شێوەیەکی کۆنتترۆلکراو بێگومان دیسان خەڵک بتوانێت سەردانی بکە هەندێک کەس بتوان سەردانی بکەن ئیتر ئەمە ڕنگ بێ بکری لە هەمان کاتدا دەوڵەت باخسەری باسی لە چی کرد کورد تورک قەرداشلی و دوای ئەوە هاوسەرۆکی دەم پارتی باسی چی کرد ئیتیفاقی کورد و تورک اتفاقی کورد و تورک ئیتر ڕنگ بێ ئەو اتفاق مانای جیاواز بگەینن بۆیە لێرەدا ئەمەش ڕوون دەکەینەوە و ئیتر ئەو شتەی کە ئەمڕۆکە بینیمان وەکو لە پەیامەکەشدا هاتووە لەسەر بنەمای پارادایمی بەڕێز دەوڵەت باخسەری یعنی هەست و سۆز لە بۆ دەوڵەت باخسەری تێدایە پارادایمی دەوڵەت باخسەریش ئەوە بوو چەکەکانتان دانێن پەکەکە هەڵوەشێنەوە و لە دوای ئەمەدا ئۆجەلان بە شێوێک لە شێوەکان سربەستتر دەکرێت ناتوانین بڵین بە تەواوەتی ئازاد دەکرێت و سربەست دەکرێت سربەستتر دەکرێت و ئەمەش ناوی لێ دەکەن ئیتیفاقی کورد و تورک وانیش برایەتی کورد و تورک لێرەدا مەسەلەیەکی سیاسی وەکو ساڵانی پێشوو لەسەر مێز دانیشە ئەمن ئەوەت دەدەمێ ئەتوش ئەوم بۆ بکە ئەتو ئەوم بدە ئەمیش ئەوەت بۆ دەکەم نییە بە هیچ شێوێک نییە ئاڵێ لە ئێستاوە ئاڵێ چەکەکانتان دانێن پەکەکە هەڵوەشێنەوە دوای ئەوە ئێمە دەزانین چی ڕوەدا
دوای ئێمە تەماشای دەکەین بیری لێ دەکەینەوە قسەی لەسەر دەکەین کاتێک ئەو هەنگاوانیان بینین بێگومان ئەم شتانە قسەی لەسەر دەکرێن ئەمە لایەنێکی زۆر گرنگە قسەی لەسەر دەکرێن بێگومان هەروەکو هەموو لایەنەکان و ئێمەش لە سەرەتادا باسمان کرد تەنانەت باخچەلیش لە لیدوانەکەیدا باس لە هەڵومەرجی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکا و باس لە تاحکیمکردنی ئاشتی ناوخۆیی دەکا ئاشتی ناوخۆیی یعنی بە کورتی نایهەوێ لە ناوخۆی تورکیادا هیچ هەڕەشەیەک لەسەر تورکیادا هەبێت تورکیا لە ڤیددیۆکەی پێشودا باسم کرد تورکیا ئیتر دکتۆرینی تورکیا بەنسبەت سنوورەکان دکتۆرینێکی زۆر جیاوازە یعنی دوو دکتۆرینی تورکیا هەیە سنووری ئێستای تورکیا سنووری تورکەکانە ئەوان بە سنووری تورکان دەزان کوردیش تورکە ئەلمانیش تورکە لە ناویدا عەلەویش تورکە چەرکەزیش تورکە و لە هەمان کاتدا ئەڵێن تورکیا لە تورکیا گەورەترە تورکیا لە تورکیا گەورەترە باسی سنووری میساقی ملی دەکەن بەلایەنی کەمەوە یعنی ئەگەر باسی لیبیاش نەکەن باسی میساقی سنووری میساقی ملی دەکەن ئیتر لە ساڵانی 90دا ئەم سنوورانە مەترسیان کەوتە سەر ویانیش لە مەترسی زیاتر ئیتر وای لە هەموو دەوڵەتان کرد کە بیر لە سنوور بکەنەوە تێگەیشتن لە بۆ سنوور کۆمەڵێک گۆڕانکاری بەسەرداهات چەمکی سنوور گۆڕانکاری بەسەردات ئەویش لە دوو شوێندا لە شوێنێکدا کە ئیتر لیبرالیزم لە گەشە سندندا بوو لە بۆ جیهان هەروەکو دەزانن بنەمای سەرەکی لیبرالیزم بازاری ئازادا و لیبرالیزم پێی وایە سنوورەکانی دەوڵەتی نەتەوەی ئاستەنگن لە بەرامبەر بازاری ئازاددا دەبێت ئەو سنوورانە نەرم بکرێن بەهەژێنرێن کونکونی بکرێن بۆ ئەوەی ڕێگا نەگرن لە بەرامبەر بازاری ئازاددا و ئەمە لە هەموو جیهاندا ئێستا کەشەیە و تەماشا دەکەی تەنانەت وڵاتی هەری دیکتاتۆر و دواکەوتوش سنوورەکانی خۆی دەکاتەوە بە ڕووی بازارەکاندا ئەمە لە چین وایە لە ئەفغانستان وایە لە سۆمەڵ وایە لە عێراق وایە لە پاکستان وایە لە هەموو وڵاتێکدا هیچ شوێنێک نییە سنوورەکانی خۆی بتوانێت بگرێ و لایەنێکی دیکە کە تایبەتە بە تورکیا ئەویش ئەوەیە تورکیا لە دوای هەڵوەشانەوەی یەکێتی سۆڤیەت گرنگی استراتیژیەکەی خۆی کەمتر بووە ناڵێن لە دەستیدا هەتاوەکو ئێستاش لە دەستی نەداوە هەتاوەکو ئێستاش تورکیا لە ئاسیا گەورەترین هێزی ناتۆیە هەتاوەکو ئێستاش تورکیا زۆر گرنگە بە تایبەتی لە سەردەمەیدا کە لە شەڕی ئۆکرانیا ئیتر کۆتایی پێدەهێنرێ ترامپ و پوتین دادنیشن لە ڕیاضی سعودیا و ڕێک دەکەون لەو کاتەدا ئیتر ئەوروپیەکان و بەریتانیا ئیتر لەبەرەوەی ئۆکرانیا وەکو حەوشی پشتی خۆیان دەبینن دەیان هەوێ یان ئەم درێژە بەم شەڕە بدەن و یانیش ئیتر تەحالوفێک دروست بکەن ئەو تەحالوفە بیر لەوە دەکرێتەوە لە نێوان تورکیا و بەریتانیا و ئەوروپادا بسوپایەکی هاوبەش پێک بێنن و لەو کاتەدا ئیتر بتوانن لە بەرامبەر مەترسیەکانی رووسیادا بتوانن سنوورەکانی ئەوروپا دەریای ڕاش دەریای سپی بپارێزە ئەمەش هەیە یعنی بۆیە تورکیا لە دوای هەڵوەشانەوە یەکێتی سۆڤیەت گرنگی استراتیژی خۆی گۆڕانکاری بەسەرداهات بەڵام ناتوانین بڵین تورکیا هیچ گرنگ نییە لە بۆ ناتۆ لە ڕۆژی ئەمڕۆماندا کە دۆناڵد ترامپ نایهەوێ هەموو باری ناتۆ بگرێتە ئەستۆی خۆی ئەمە زۆر گرنگە مرۆڤ تێبگا ئیتر لە دوای ئەمەشدا ئیتر تەماشامان کرد دیسان دکتۆرینی دەوڵەتی تورکیا بەنسبەت سنوورەکاندا گۆڕانکاری بەسەرداهات ئیتر ئەو کاتە گوتیان بۆ ئەوەی سنووری نەتەوەی خۆمان بپارێزین لە هێڕشی لیبرالیزم و لەوەی کە هەڵومەرجێک هاتوتە ئارەوە سۆسیالیزمی بنیاترا و سۆڤیەت نەماوە گرنگی ئێمە لە بۆ ناتۆ ڕنگ بێ لە زاران کەمتر بێ بۆیە دەبێ سنوورەکانمان لە دەرەوەی سنووری خۆمان بپارێزین کەواتە تورکیا لە تورکیا گەورەترە ئەیتر ڕەزب تەیب ئەردۆغان پێش دوو حوت و هەمان قسەی دووبارە کردەوە ئەو کاتە تورخوت ئۆزال دەیکرد و لە بەنێوبژیوانی جەلال تاڵەبانی ئیتر تەماشامان کرد تورخوت ئۆزال یەکەمین هەنگاوی چارەسەرینە لەگەڵ ئۆجەلاندا بەڵام دوایی لایەنەکانی ناودەوڵەت ئیتر کوشتیان تورکوت ئۆزالیان کوشت و ئیتر شەڕەکە دەستی پێکردەوە ئێستا کە هەڵومەرجێکی تایبەتتر هەیە لە هەرێمەکەدا وەکووتوان گۆڕانکاریەک هەیە ئیسرائیل بە شێوەیەکی زۆر ڕادیکاڵانە دێتە پێش ئیتر نەوەکو خاک لە سووریا داگیر دەکەنەوەکو شوێن داگیر دەکە بە سووریا ئەڵێ لە فلان شوێن بکشێوە لە فلان شوێن بمینێەوە لە فلان شوێن مەمینێەوە ئۆتۆنۆمی بدە بە فلان کەس فدرالی بدە بە فلان کەس فلانە کەس دەبێت سوپای خۆی هەبێ ئەتۆ بۆت نییە دەستکاری بکەی نابێ پۆلیسەکەت بێتە ئێرە و بێتە ئەوێ دەکەی لە هەر شوێنێکدا ئەتۆ وا بکەی لێت دەدەم وە لە ئاسمانەوە لی دەدا ئیتر دەوڵەتی سووریا دەنجی لێوە نایە بەڵام تەماشا
تەماشا دەکەی سێسار دەی شیعەکان کە لەسەر سنووری لوبنانن گوایە ئەمانە خەریکی قاچاق چێتین چەند ڕۆژێک پێش ئێستا بە ئارپیجی دۆشکە کەوتنە سەریان ئەمەش ڕاستی سنی ئیسلامیوان نیشان دەدا کە لە بەرامبەر ئیسرائیل چۆنە لە بەرامبەر خەڵکی دیکەی مسلمان چۆنە ئەمە ڕاستێکی دیکەمەنیشە ئەمە لە بەنسبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گۆڕانکاری گەورەتر ڕوو ئەدەن کە پێشتر باسمان کردووە دۆناڵد ترامپ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەیهەوێ ئارشیتێکت بێ ینی مهندیز بێ ئەندازیار بێ بەخۆی بڕیار ئەدا لەسەر کوچەکەی خۆی لە غەزە چیرۆدا لە سووریا چیرۆدا بەڵام بەخۆی لەوێ نییە چێ لەوەیە هێزێکی ڕقی وەکو ئیسرائیل هێزێکی نەرم و خاوەن مالیەی وەکو ئیمارات و سعودیا ئەو کارنێ بۆ دەکەن کەواتە لێرەدا ڕۆلی تورکیا سێ تورکیا لەمە دەترسێ لە بۆ هەندێک پرۆسەیەک دەستی پێکردووە لە ناو خۆشدا بە هەمان شێوەی تر تەماشا دەکەن لە ناو خۆشدا هاوسەنگێکەیە هاوسەنگەکەی ناوخۆی بابزین چۆنە دەوڵەتی ڕەجەب تایب ئەردۆغان دەوڵەتی بەتەواتی کۆنتڕۆل کردووە دەوڵەت ڕەجەب تایب ئەردۆغان ناتوانێت بەبێ دەوڵەت بژی لە کولتوری تورکدا شتێک هەیە ئیتر باس لەوە ینی نمونەیەکتان بۆ بێنمەوە مەسەلەن جارێکیان لە ئیزمیر کۆبوونەوەیەک دەکرێت دەبێت سولەیمان دەمیڕاڵ سەر و کۆماری ئەو کاتە بچێتە ئیزمیر ئیتر بە هەزاران خەڵک کۆ دەبنەوە بە میلیۆنان خەڵک کۆ دەبنەوە لە ئیزمیر سولەیمان دەمیر دێ بۆ سولەیمان دەمیر گرنگە لە بەرەوەی سەر و کۆمارە سولەیمان دەمیراڵ ئیتر نەخۆش دەبێت کێشەیەکی بۆ دروست دەبێت چیە ناتوانێت ئیتر بە پەلە لە ڕێگای فڕۆکەیەکی تایبەت شەپقەکەی خۆی دەنێریتە ئیزمیر شەپقەکەی کەمە ئەوە سولەیمان دەمیراڵ ئیتر یەک بەزم دەنێتەوە لەو ئیزمیرە بە سەدان سەرمایەدار کۆ دەبنەوە ئیتر شەڕ دەکەن کامیان زووتر بتوانانی بە نرخێکی گرانتر پارە بداتە شەپقەکەی سولەیمان دەمیراڵ ینی بزانە ئیتر بەو شێوەیە بەڵام کاتێک سەرۆک کۆمار دەمرێەوە یانیش لە سەرۆک کۆماری لا دەسێ قیمەتی پوشکێکی یانی دەسەڵات ئەمە ئەماناکەی دەسەڵاتێک جا لە شوێنێکدا کە ڕەجەب تایب ئەردۆغان 20 قسوور سال لەسەر دەسەڵات بێ لەوە لە سەردەمی ئەودا ئەو هەموو کارە ئەو هەموو کارە خراپانە کرابن ئەگەر ڕەجەب تایب ئەردۆغان لەسەر دەسەڵاتدا نەمینێت چی بەسەردی بیر لەمە دەکاتەوە و ئەمە بۆتە نەخۆشیێک ڕەجەب تایب ئەردۆغان ناهەوێت لەسەر دەسەڵات لا بچێ شریکێکی هەیە ناوی مەهەپەیە ئەو مەهەپەیە لە ناو دام و دەستگاکانی دەوڵەتدا بە تایبەتی دام و دەستگای دادوەری و ئاسایش و ئەمنیەت و ئیستیخبارات زۆر بەهێزە بەڵام لە ناو جەماوەردا هێزێکی زۆری نییە ئیتر ناچارە لەگەڵ لایەنێک ڕێک بکەوێت کە هێزی زۆرە ئەویش نزیکترینیان ئاک پارتیە و ئاک پارتی ئەتوانێت زۆر بە ئاسانی بە ڕێژەیەکی زۆر کەمی دەنگدان ئەتوانێت ئاک پارتی بەکاربێنێ ئێستاکە بینە سەر ناوڕۆکی مەسەلەکە تورکیا وڵات ینی ئاشتی لە شوێنێکدا بەرقەرار دەبێت لە شوێنێکدا میلەتێک دەگاتە مافەکانی کە دەوڵەتەکە دەوڵەتێکی دیموکرات بێ دوو دەوڵەتێکی قانونی بێ یاسایی بێ دەوڵەتی تورکیا هیچ کات دیموکرات نەبووە خۆی لە سەردەمی ئەتاتورکیشدا هەتاوەکو ڕەجەب تایب ئەردۆغان هیچ کات ئەو دەوڵەتە دیموکرات نەبووە بەڵام لە سەردەمی کەمالیەکاندا ئەڵێن کەمالیەکان بە هەموو ینی هەتاوەکو هاتنی ڕەجەب تایب ئەردۆغانیش ئەڵێن لەو کاتەدا دەوڵەتێکی قانونی بووە بەڕاستی ینی قانونی بووە بۆ نمونە ینی لە هەموو بوارەکاندا قانونی بووە تەماشاکە هەتاوەکو ئەوان لەسەر دەسەڵات بوون هەموو حوتویەک پارێزرانی ئۆزران دەیانتوانی ئۆزران ببین وانە دەیانتوانی لە سەردەمی ئەوانیشدا زمانی کوردی بەکارهێنانی زمانی کوردی لە پەرلەمان لە دام و دەستگاکاندا لە ڕسمیەتدا قەدەغە بوو ئێستا کەش قەدەغێ بەڵام ئێستا کە شتێکە هەیە ئێستاکە دەوڵەتی تورکۆ فاشیۆ ئیسلامی لە سەر کاغزدا ینی لە نۆتی پەرلەماندا کاتێک لە پەرلەماندار کەسی قسەیەکە ئیتر دەنووسرێتەوە لەوێدا کە دەنووسێ ئەلێ فلانە کەس فلانە ئەندام پەرلەمان بە زمانەیەکی نەزانراو قسەی کرد ناڵێ زمانی کوردی ئەڵێ زمانێکی نەزانراو یعنی زمانەکە ئەوەندە بێ قیمەتە نەزانراوە لە سەردەمی ڕەجەب تایب ئەردۆغاندا لە سەردەمی ڕەجەب تایب ئەردۆغاندا کە ئێستا ئاشتی لە گوایە ئاشتی لە ئارادایە گوایە چارەسەرکردن و برایەتی لە ئارادایە ئێستاکە گەورەترین فەزیحەت لە تورکیادا ڕوئەدا لە بەرنامەی پێشودا باسم کرد 6,000 کەس دەبێ بژیری ئەو 6,000 کەسانە زۆربیان کوردن تاوانی ئەمانەتیە تاوانی ئەمانە یەکشتە لە شارە گەورەکاندا بە دوای سازش دەگەڕێن لەگەڵ حیزبەکانی غێری دەسەڵاتدا بەردەوام دەیانەوێ بەرە دروستکەن و لە بۆ هەڵبژاردننی شارەوانیەکاندا ئیتر بڕیار دەدەن ئەتۆ ئەگەر فلانەشتم بدەیێ ئەمن دەنگی خۆم بە تۆ ئەدەم ئەوانە 3000 هەتاوەکو ئێستا لەگەڵ ئیکرەمە ئیمامۆغڵوی سەرۆک شارەوانی براوەی ئیستانبولدا ئیتفاقیان کردووە هەر 3000 ئەکرەم ئیمام ئۆغڵو لە جەماعەتی ئاک پارتی و ڕەجەب تایب ئەردۆغان و مەهەپەی بردوتەوە
هەر سێزار هەتاوەکو ئێستاشوە ئێستاکە کاندیدا لە بۆ سەرۆک کۆماری لەو ڕۆژانەتیان دۆزیەوە گوایە دیپلۆمەکەی سەختەیە دیپلۆمی ئەو پیاوە سەختەیە دیپلۆم سەختەیە معنای چیە دیپلۆم سەختەیە معنای ئەوەیە هەر کەسێک کە دیپلۆمی زانکۆی نەبێ زانکۆی تەواو نەکردوێت دیپلۆمیش دیان پەیدانراوی نەبێ ئەوە بۆی نییە خۆی کاندید بکات لە بۆ سەرۆک کۆمار تێگەیشتن لێرەدا تورکیا لە وەزعێکی وادایە و پرۆسەی ئاشتیش ساز دەکات ئەگەر ئەمە تێنەگەین ناتوانین لە مەسەلەکە بگەین بێگومان ڕەزەت تایب ئەردۆغان لەو بارەوە پاشخانی خۆی گەلک باش نییە هەتاوەکو ئێستا مەسەن ئیکرام ئیمامۆغڵو دوێنێ جوابیدایەوە گوتی ئەمن بەس لە ڕێگای برادەکانی زانکۆم کۆبوونەوەیەک بکەم ئەتوانم کۆبوونەوەیکی جەماوەری زۆر گەورە ساز دەبێت ینی بەس برادەکانی زانکۆم بانگ بکەم کۆبوونەوەی جەماوەری زۆر ساز دەکەم بەڵام ڕەزەت تایب ئەردۆغان ئەو شوێنێکە لی خوێندووە ئەگەر بانگەوازی بکە بانجی برادەکانی بکە نەوەکو برادێکی زانکۆ بەڵکو کەسێک نادۆزیتەوە کە تاوڵەشی لەگەڵ بکە مەبەستی ئەوەیە لە زانکۆکانی تورکیادا ئەوەندە بێئیشن لەوێدا تاوڵە زۆر دەکرێت مەبەستی ئەوەیە لە زانکۆ نەی خوێندووە ڕاستیشەکە ینی ئەو سەردەمەدا ئەو زانکۆی ڕەزەت تایب ئەردۆغان گوایە لێی خوێندووە لەو سەردەمەدا ئەو زانکۆی هەر نەبووە دوای ئەوە دروست بووە ینی بزانە شتەکەی دیارە وەڵحاصل با بگەڕێنەوە سەر ناوەڕۆکی بابەتەکەمان ئەوەیە لە شوێنێکدا تەماشا دەکەین لە دەوڵەتی ڕەجەب تەیب ئەردۆغاندا ئێستاکە نە دیموکراسی هەیە و نە حقوق دەوڵەت هەیە یاسا هەیە باش ئاشتی چۆن ساز دەبێت مەسەن ئاشتی لە ئیرلندا لە نێوان بریتانیا و ئیرلندادا لە نێوان حکوومەتی بریتانیا و شین فیندا چۆن لە کاتێکدا ساز دەبێت کە دەوڵەتی بریتانیا بە تایبەت لە سەردەمی تۆنی بلێردا دەوڵەتێکی دیموکرات بوو دەوڵەتێکی یاسایی بوو یاساکانی ڕێزی لە یاساکانی دەگرت بەڵام ئێستاکە ئەو یاساینی ڕەزەت تایب ئەردۆغان بەخۆی ئیمزاکردونە ڕۆژی دوای ڕێزی لێ ناگری لێرەدا کەواتە ئۆجەلان بۆ ئەم کارە دەکات چەکدانێن پەکەکە هەڵوەشێتەوە بۆ ئەو کارە دەکا و لە هەمان کاتدا بۆ پرۆسەی ئاشتی دەکا باشە بۆ پرۆسەکان سوودی چیە ئەو زۆرە پرۆسە هیچ گارانتیەک هەیەکەم پرۆسەیە بپارێزرێ نەخێر هیچ گارانتیەک نیە ئەی باشە بۆ دەیکە لەبەر ئەوەی لە وڵاتێکدا کە یاسا سەروەر نەبوو حقوق نەبوو دەوڵەتەکە دەوڵەتێکی دیموکرات نەبوو کۆمەلگاکەش کۆمەلگایەکی دواکەوتوو بوو لەوێدا یەک ڕێگات هەیە ئەوەی لە ڕێگای دیموکراسی و لە ڕێگەی قانونەوە دەبێت جێبەجێ بکەیت بۆ جێبەجێ نابێ لە ڕێگای پرۆسەی ئاشتی گوایە پرۆسەی ئاشتیدا دەرفەتت بۆ دروست دەبێت کە ئەتو گۆڕانکاریەکی کۆمەڵایەتی گەورە لە ذهنیەتی ئەوەی بەرامبرتدا ساز بکەیت بەڵام ئەگەر چەکت لە دەستدا بوو دوو پۆلیس لەولا بکوژە سێ عسکریش لەولا بکوژە ئەویش دێ 50 تۆ دەکوژێ هەم جەنازەکانی تۆ دێنەوە کلیلی و هات و هاوار و لەلایەکی کەش هەڵپەرچێ وەڵا لەیدا پڕاندی تێگەی وە لە ڕێگای لەشکرێکی تڕۆڵی حەماسی لەسەر فێسبووکی جاهیلی ئەحمەق لەلایەن هەردوولاوە ئێتر ئەمە پف دەدرێ و هاان دەدرێ ئەتۆ کۆمەلگای بەرامبەری خۆت ناتوانێت دیموکرات بکەیت بەڵام لە سەردەمێکی ئەوڕۆدا کە ئەو زەران باسی تورکیا دەکە باسی کۆمەلگای تورکیا دەکە باسی برایەتی دەکە باسی ئاشتی دەکە ئەتۆ دەتوانی بچیە ئافیۆن بچیە قەیسەری بچیە قۆنیا لەو شوێنانەی کە فاشیزم لە سەردەسەڵاتە ئەتوانی لەوێ گفتوگویان لەگەڵ بکەیت چونکە شتێک نەماوە بەناوی چەک شتێک نەماوە بەناوی پەکەکەش کە مۆری تێرۆریزمی پێوەیە ئەو کاتە ئەتوانی گۆڕانکاریی زۆر گەورە لەناو ئەو کۆمەلگایانە بکەیت جارێک نا 2000 نا 3000 نا 4000 نا 5000 نا بەمەرجێک کادری فکریت هەبێ کادری کۆمەڵایەتیت هەبێ کادری سیاسیت هەبێ کادری جەماوەریت هەبێ نەوەکو کادری مێدیای ئەحمەق حەماسی مڵپانت هەبێ ئێستاکە لە هەردوو لایەندا تەماشا دەکەی ئەمە هەیە مڵپان هەیە حەماسی هەیە ئەحمەق هەیە گەری لە لەیدا ئەویشەڵێ ئەسکەرمز ڤورد و ئەسکەرەکانمان لێیاندا تێگەی ئەمە هەیە هیچی دیکە نییە ئۆجەلان بیر لەوە دەکاتەوە یعنی بەمانایەکی دیکە ئەمەی لە ڕێگای ئاشتی و قەیرانەکان کە لە ڕێگای قانون و دیموکراسیدا تو ناتوانانی چارەسەری بکەیت ئەو قەیرانانە یەک دوا دەخەی و لەو ماوەیەدا کە دوات خستونە ئەتۆ هەوڵ دەی کۆمەلگا بگۆڕی ئایا ئۆجەلان لەو ماوەیەدا بە تایبەتیش باسی 2013 هەتا 15 دەکەن توانی هیچ شتێک بگۆڕی بەڵێ توانی زۆر شت بگۆڕی دەنگەکانی پەکەکە پێشتر لە 6 بوون لە 7 بوون لە تورکیادا لەو سەردەمەدا صلاح الدین دەمیرتاش ینی بە سەرۆکایەتی صلاح الدین دەمیرتاش و فیگەن یوکسەڵداغ دەنگەکانی هەدەپە گەیشتە لە 14 لە 15 دەوڵەتی تورکیا ئەو کاتە ئەوانەی لە ئەنگلی شڕنکۆ بوونەوە لە ئەنجومەنی ئاسایش دەگوتیان ئەگەر ساڵێکەوە ها بڕوە دەبێت ئێمە لێرە کورسێک لە بۆ دەمیرتاش دابنین
هیچ چارەی دیکەمان نییە چونکە دەگاتە 125 ئەو کاتە 125 ئەتوانێت لەگەڵ لایەنێک اتفاق بێتە سەر دەسەڵات پەکەکە دێتە سەر دەسەڵات وانەکەی نابێ وان کرد یعنی ئەمە ئەو دەنگانە لە کوێ هاتن باشە خۆ هەتاوەکو ئێستاش ئەو کوردەی دەنجی بە ئاک پارتیدا لە 2000 تاوەکو ئێستا هەتاوەکو ئێستا ئەو دەنگی پێدا ژمارەیەکی کەمی نەبی ئەو دەنگی پێدا ئەو دەنگانە دەنگی مترۆپۆلەکانی تورکیا بوو و مەرزنی ئەمانە هەمویان تورک بن نەتەوەی جیاوازی تێدا بوو تورکیش لە ناویدا بە تایبەتی لە ناو تورکیا سپیەکاندا پۆپیلاریتەی دەمیرتاش و هاوڕێکانی زۆر زۆر گەورە بوو و ئەمە لەو قۆناغەدا پێکات لە قۆناغێکدا پێک نەهات کە ڕەبیعەگرتن و ڕەبیعە لێدان و ئیتر ئەڵغامدانانەوە هەبێ پاشان ئەو شەڕا لە 10 ساڵی ڕابردوودا پەکەکە لە ڕێگای چەکداری کە هەندێک کەس ئێستا هەڵدەپەڕن دەماری ڕەپیان دەماری ملیان ڕەپ کردووە ئەڵێن بۆتە ئاژ بەتاڵ و فلان و بێوان چەند دانان چۆن دەبێ ئەسڵ ئەساسی نییە یعنی لە 10 ساڵی ڕابردوودا پەکەکە توکەینێ توانیەتی جێگایەک بە شەڕی چەکداری بپارێزی لە شەڕی خەندەقدا پەکە توانی دێهاتێک بپارێزی نەیتوانی و ئێستا شەڕەکە لە ناو تونلەکانی پەکەکەی لە زاپ و لە گاڕە و لە ئاواشین و ئەو شوێنانە زۆر بە شوێنەکانی گیراوە وایەنە لە دەوروبەری ئامێدی نەبێ لەوێدا شەڕ و بەرخودانێک هەیە تەواو ڕێزمان هەیە و شەڕە و قارەمانێتی ئەو لە ناو بەفر لە ناو سەرما بە بێچەک شەڕکردن یعنی شتێکە هەموو کەس ناتوانانی بکە ئێرادەیەکی گەورەی دەوێت بەڵام ئێمە باس لە شتی عاتفی ناکەین ئێمە باس لە شتی استراتیژیک دەکەین سوودی چیامە زەرەرەکەمان باس کرد گوتمان تو ناتوانانی پرۆسەی گۆڕانکاری کۆمەڵایەتی دەست پێ بکەیت پرۆسەی گۆڕانکاری کۆمەڵایەتی کە کوردایەتی ڕاتی دەکاتەوە ئێستا زۆر زۆر گەورەیە لە ساڵی 90 دات و دوو کەس نەدەبینی بێتە سەر تەلەڤیزیۆن لەسەر کورد قسە بکە قسەی جوان بکە بێشک چێکت هەبوو بەردەوام لە زینداندا بوو ئێستاکە بە هەزاران تورکیە بە سەدان تورکیە لەگەڵ چاپەمەنی پەککە کار دەکات دێنە سەر تەلەڤیزیۆنەکانی قسە دەکەن بە سەدان هەزاریان لە دەرەوە ئێستا ڕایان کردەوە لە دژی ئەردۆغان لە دەرەوەنا و ئەمانە عەتفی هەست و سۆزی کوردەکان دەکەن ئەمەتان پێشتێکی بچووکە و ئەمەتان پێشتێکی بچووکە کە دەسەڵات ناچارە لە شارەکاندا حساب لە بۆ کوردەکان بکات چونکە کەسێکی وەکو ئیکرام ئیمامۆغڵو ئەوانی دیکەش هەمویان لە سایەی کاری بێکەوەی کورد و تورکەکاندا نەتەوەکانی دیکەشدا ئیتر ئەمانە دەسەڵات یەکلایی دەکەنەوە بۆ شوێنە بێ ئەمانە زۆر زۆر گرنگن هاوڕێن بەڵام ئەم شەڕە بەردەوام بێ چ دەبێ جگە لەوەی دووسێ ئەحماق دووسێ حەماسی بێ ئیش و بێکار لەسەر فێسبوک شتی لەسەر دەنووسن پۆستی لەسەر دەکەن سوودێکی دیکەی هەیە سوودێکی دیکەی نییە و ئێستاکە لە بۆ هەندێک ئەوانش بەداخەوە دەبێت کارێکی دیکەیان بۆ بدۆزیەوە لە هەردوولایەندا دەبێت کارێکیان بۆ بدۆزیەوە خاڵێکی دیکەی گرنگ پەیوەندی دیسا بە چەکەوە هەیە ئەویش ئەوەیە یعنی هەتاوەکو پەکەکە چەکی لە دەستدا بێ لە لیستی تیرۆر ناتە دەرەوە پەکێکە زۆری هەوڵدا لە ڕێگای سووریەوە لە ڕێگای ڕۆژ ئاوادا یعنی لە ڕێگای شارکردندا دژی داعش مەشروعەتی خۆی قازانز بکاو لە لیستی تیرۆ دەرکەی بەڵام هیچ سوودی نەبوو چونکە لە نەتیجەدا ئەتۆ دژ بە وڵاتێکی ئەو وڵاتە ئەندامی ناتۆیە نقطە و ئەو وڵاتە ئەمڕۆکە دیسا قسە لەسەر ئەوە دەکرێتەوە ڕەجەب تایب ئەردۆغانیش ئەوڕۆپیەکانیش ئەڵێن لەو سەردەمەدا کە پوتین و ترامپ ڕێک دەکەون ڕنگ بێ چارەیەکی دیکەمان نەبێ ئێمە پێویستمان بە عسکەری زۆرە پێویستمان بە عسکەری خاوەن چەک و تەجروبەیە ئەویش دەوڵەتی تورکیایە لەو حاڵەتەدا تۆ ناچاری کارێک بکەی بە هەر بەهایەک بێ واز لە شەڕی چەکداری بێنی چەکەکانت کۆنتترۆل بکەی یان بیگوازیەوە ئیتر چۆن دەیگوازیەوە بە ناوی دەیدێ پەژاک ئەوانەی دیکە دەبێ ناو پەژاک و یانیش دەیبێ سووریا ئەمەیان بابەتێکی دیکە چونکە لە سووریاش وا دیارە بە ئاسانی حکوومەتی ئەلشەڕع ناتوانێت ببیتە حکوومەت و ببیتە دەوڵەت کۆ بکاتەوە دەوڵەت کە ڕوخا کۆ نابێتەوە زارێککە دەوڵەت کە ڕوخا نابێتەوە یەک سوپا لە سەردەمی ئەسەددا یەک سوپامان هەبوو هەمووی سوپای ئەسەد بوو لە سەردەمی عراقی سەدام حوسێندا یەک سوپامان هەبوو هەمووی سوپای سەدام حوسێن بوو بەڵام لە سەردەمی ئێستادا سوپای عراق نییە سوپای کاکفلانی و کاکفلانی ئەوە نیە تەنانەت لەناو حیزبەکاندا سوپایەکیمان هەیە سوپای پارتیبی لەناو یەکێتیدا سوپایەکمان هەیە سوپای یەکێتیبی نەخێر سوپای کاکفلانی لە دەوڵەتە ڕووخانەوەکە دەوڵەتی شەرعیش هەروە دەبێ حتا ئەوەی دەستەی تەحریری شام تەنانەت وا دەبێ یعنی
ئەگەر سوپایەک لەوێ ساز بگرێ یعنی سمە بەستمان ئەوەیە ئەگەر هێزەکانی سووریە دیموکراتی ناوی خۆشیان بگۆڕن بستە ناو سوپاش هەر هێزەکانی سووریە دیموکراتی دەمێننەوە هەر سەر بەو لایەنە دەبن ئاخیریدا تێدەگەی ئەمە زۆر گرنگە لە بۆ هەندەیە ئیتر شتێک بە ناوی شەڕی چەکداری نەسوودی هەیە نەکاتی ماوە و نە زەرری هەیە لە هەموو لایەنەکاندا زەرری هەیە لە هەمان کاتدا پەکەکە ئیتر کە ئۆجەلان یەک لە خاڵەکانی هەڵوەشانەوەی پەکەکە هاوڕێیان لە ئەوڕۆدا نییە ئەوە لە ساڵی 1970ەوە لە عقلی ئۆجەلاندا هەیە ئێمە ئەو کەسانە بووین کە ئاخی زار ئۆجەلانمان بینیوە و لەو کاتەدا ئیتر کاتێک ئۆجەلان سووریای بەزێش بەڵام هێشتا نەگیرا بوو ئیتر لە رووسیا بوویان لە ئیتالیا بوو ئیتر نامەی لە بۆ پەکەکە نارد یان پەکەکە دەگۆڕن یان ئەوەتا من لە پەکەکە ئیستیقالە دەکەم چونکە پەکەکە ئیتر ئەو لەو سەردەمەدا کە دروست بوو شتێک بوو هەڵومەرجێکە بوو هەڵومەرجی شەڕی سەرمایهداری و سۆسیالیزمی بنیاد نراوە هەبوو ناتۆ بە کەیفی خۆی چاوی خۆی لە تورکیا دەگرت هەموو کارێک بکە ئەو سەردەمە نەماوە لە هەمان کاتدا دەوڵەت وەکو جاران نەماوە لە هەمان کاتدا ئەمڕۆکە دنیا گۆڕاوە پەکەکە ناتوانێت وەکو هێزی چەکداری لە ناو تورکیا لە بەرامبەر تورکیادا هیچ شتێک بکە و هیچ ئەنجامێکی استراتیژی نابێ ئەنجامی غەڵاتی دەبێت و لە هەمان کاتدا ئیتر تەماشا دەکەین ئەوەی کە پەکەکە کردوویەتی ئەمڕۆکە تەواو بۆ بە زیادەش ئەگەر وەها بمینێتەوە ئیتر زەرێکی زۆر گەورە لە بزوتنەوەی ئۆجەلانی ئەدا بزوتنەوەی ئۆجەلان بەردەوام قسەیەکی هەیە ئەڵێ لە هەر شوێنێکدا شکستێک ڕوو بدە لە کرداردا ئەو شکستەی کردار پەیوەندی بە عەقڵ و فکرەوە هەیە بەڵام ئەمڕۆکە لەگەڵ کادیرانی پەکەکە تەنانەت کادیرەکانی کە دانیشتونە لە ناو پەکەکەدا ئەوانەی هێشتان عەتفیان ماوە کە هەندێک برادەر ئەڵێن نیکۆتینی حیزبایەتیان ماوە ئەو قسەیان لەگەڵ بکەی ئەڵێن ئەتۆ لە پشت کۆمپیوتەر دانیشتووی ئەڵێن ئەتۆ لە ماڵە گەرم و گوڕەکەت قسە دەکەی تەواو کەسێک کە قسە دەکا ئەگەر ئیمکان هەبێ کرداریشی لە دوادا بێ هەرچەندە فکر بەخۆی کردارە بەڕای من باشترە بەڵام لێرەدا ئامانج ئەوەداتی ئامانج لێدانە لە فکر بیر مەکەوە قسە مەکە ڕەخنەمەگرا لە قوتوە ڕەشەکە تێنەپەڕی مەبەست لێرەدا ئەوێ و ئەمە زیانێکی زۆر گەورە بە بزوتنەوەی ئەڵێن بزوتنەوەی ئۆجەلانی ناڵێن پەکەکە بزوتنەوەی ئۆجەلانی بەگشتی دەگەینێ و ئەوەی ئۆجەلان دەیویست زیانێکی زۆر گەورەی پێدەگەنی و ئێستاکە خەریکە پێیگەشتووە چونکە تو لە هەڵومەرجێک چیواداوی کە شەڕ هەبێ کە چەکداری هەبێ کە قەیران هەبێ و ئەو قەیرانانە ئەتۆ نەتوانی بە شێوەیەکی ڕێکوپێک وەڵامی پێویستیان بۆ بدۆزیەوە لەو سەردەمانەدا ئەتۆ بتەوێت و نەتەوێ تووشی کێشەی زۆر گەورە دەبێ و ئەم کێشانەش ئیتر دەتگەینە ئاستێک کە ئەتۆ نەتوانی وەکو پێویست کاریان لەسەر بکەیت و نەتوانی وەکو پێویست ئیتر گۆڕانکاری لەناو حیزبەکەتدا بکەیت حیزب تووشی دۆگمایی دەبێ کاتێک تووشی دۆگمایی بوو تووشی بێ سیاسەتی دەبێت کاتێک تووشی بێ سیاسەتی بوو تووشی ئینسانی غەڵەت دەبێت ئینسانی غەڵەت دەگرێتە ناوخۆی مەسەن لە کوردستانی عراقدا ئەمە بۆ ڕۆیدا لە دوای 91 جاش هاتە سەردەسەڵات کۆنە بەعسی هاتە سەردەسەڵات مافیا هاتە سەردەسەڵات ئێستاکە عاشی لە سەردەسەڵاتە لە نەتیجەی ئەو بێ ئەخلاقی دێ لە نەتیجەی ئەوێ ئێستاکە هەڵومەرجەکە بەو شێوەیە وەکو وتم یعنی کۆمەڵێک دەرگا کراوەنە لێرەدا چەک 100% دادەندرێ کەس ناتوانانی گەڕانتی بکە کەس ناتوانانی گەڕانتی ئەوە کە 100% چەک دادەنرێ بەڵام چەک ماوەیە کۆنتترۆل دەکرێت چۆن کۆنتترۆل دەکرێت ئەمە لە ئایندەدا دەبین دەگوازنەوە کۆنتترۆلی دەکەن جێگای پێدەگۆڕن ئەمانە هەمویان هەنە تەنانەت لە بۆ مەسلەی ئەوەی کە مەسلەی پەکەکەش ینی پەکەکە هەڵدەوەشێ پەکەکە چەندزار هەڵوەشاوەتەوە لە ساڵی 2023 پەکەکە هەڵوەشایەوە کاتێک دروستکرا پاشان کاتێکش هەڵوەشایەوە کۆنگرەی گەل دروستکرا بەڵام دوایی پەکەکە دیسە دروست بووە ئێستا کەس باسی کۆنگرەی گەل ناکە کۆنگرەی گەلێکمان هەیە بەناو لەسەر کاغەز یەک ئەندامی نییە ڕاستە ساڵێکیان بەنۆرەیە ساڵێکیان زوبێر ئایدار بەڕێ زوبێر ئایدار سەرۆکە ساڵی ئایندا ڕەمزی قەرتاڵ سەرۆکە و ساڵ بە ساڵ جێگاکانیان دەگۆڕن بەڵام ئەوان بەتەنیا لەسەر کاغەز هەر پەکەکەوە نیە ینی بزانە مەسەرەکە ئینسان بەو شێوەیە تەماشا بکات باشتر دەبێ و وەکو وتم دەرگای دیکەش ئەمەیە دواخستنی قەیرانە ئەگە چارەسەریشی نەکەی دواخستنیەتی بۆ ئەوەی لە کۆنتترۆلدا دەرنەچێ یەک لە خاڵە هەرە سەرچەکانی کە گرنگە
ئەوەیە نەتەوە پەرستی لە هەر شوێنێکدا کۆنتترۆل نەکرا بەرەو دڕندەبوون ئاژەڵی بوون دەڕوە و ئۆجلان لەو خاڵەدا زۆر دەترسی هەم نەتەوە پەرستی تورکەکان هەم نەتەوە پەرستی کوردەکان کە لە کۆڵن ئیتر هەموو حوت و یەکجارێک دێنە سەرزادە و ڕادەپەڕن و سێ سال ئاڵای ئیسرائیل هەڵدەگرن و گوێن بە عەرەب دەدەن و گوێن بە ئەم لە ئەدەن و گوێن بە ئەم لە ئەدەن و گوێن بە ئێران ئەدەن و خەلاص و بڕایەوە پاشان دەستنا ماڵەوە یەک ئیسرائیلیش لەوێ نیە وا دیارە من باسم لەوە کردووە کە ئیسرائیل لە ئایندەدا پەیوەندی خۆی لەگەڵ کوردەکان باشتر دەکات لەگەڵ هێزەکانی سووریای دموکراتیک باشتر دەکات بەڵام هەتاوەکو ئێستا پردێکی وشکایی لە نێوان ئیسرائیل و کوردەکاندا نیە ئەو پردە وشکاییش بە ئاسانی دروست نابێت بە ئاسانی دروست نابێت ئیسرائیل لە ڕووی دیپلۆماسیەوە ئەتوانێت هاریکاری کوردەکان بکە ئەمەیان سەدی سەد لە جێی خۆیدایە جیاوازە بەڵام مەبەستمان ئەوەیە ئەو ڕوانگەی کە ناسیۆنالیزم لە بۆی دەڕوا چۆنا و ئۆجلان دەیەوێ ئەمە بە شێوەیەکی دیکە چارەسەر بکات چونکە ئەمە گەڕانتی نییە و ئەمە ئەگەر بەردەوام بێ ئیتر ئەتۆ بەس ڕێگایەکت لە بۆ دەمینێتەوە ببیە هێزێکی پرۆکسی وڵاتێکی دیاریکرا و چەند وڵاتێکی دیاریکرا ئەو چەند وڵاتە دیاریکراوەنە کاتێک کێشیان لەسەر لەگەڵ دەوڵەتێکدا هەبووە تۆ بەکاردێنن و هەردووکانتان لاواز دەکەن پاشان لەگەڵ بە هێزەکە اتفاق دەکەن ئەتۆ دەفرۆش ئەتۆ بەجێ دێڵن ئۆجلان ئەمەی ناوی ئۆجلان ئەمە ناکە و ئۆجلان بۆ ئەمە دروست نەبووە پەکەکەش بۆ ئەمە دروست نەبووە ئەگەر ئەتۆ پێت وایە پەکەکە بۆ ئەمە دروست بووە ئەتۆ بە هەڵەتی گشتووی ئەوە کێشەکە لە تۆدایە نەوەک لە پەکەکەدایە نەوەک لە ئۆجللاندایە نەوەک لە ئاش بەتاڵ و ماش بەتاڵدایە چوارچێوەیدا ئینسان دەبێت تەماشای بابەتەکە بکە کەواتە کێشەکە لە کوێدایە بۆ خەڵک واڵی تێگا کێشەکە لە خودی گوتاری پەکەکەدایە لە گوتاری پەکەکەدا حیزب مقدسە نابێ هەڵۆشێتەوە پەکەکە مقدسە پەکەکە پارتیامەیە گەریلا مقدسە چەک مقدسە هەر کەسێک گەریلا بێ آخر من گەریلا دەناسم 30 ساڵی فیشەکی نەتەقاندووە وا دیارە گرنگی لێرەدا فیشک تەقاندن بە گرنگ نازانم من دەگەی کە خۆم فیشەکەن تەقاندەوە بریندار بوومە دەگەی بەڵام مەبەستم ئەوەیە یعنی پەکەکە چ تێگەشتنێکی لەناو هاوڵاتیان و لەناو لایەنگران و ئەوە دروستکە چۆن ئاو دەداتە کوردایەتی و ئەمڕۆکە کاتێک پرۆسەیەکی وا دێتە پێشەوە پێش پرۆسەکە ئەڵێن ئۆجلان بانگاوازیەکی مێژووی دەکات پاشان ئێتر جەماعەتی کوردایەتی پێی ڕادەبێت جوونی پێداڵێ ئێوەش ئەش بەتاڵتان کرد ئەمە لە خودی پەکەکەدای کێشەکە حیزب مقدس چەک مقدس گەریلا مقدس شەڕ مقدس هەر کەسێک پێشتر ئەقسانی کرد بە خاین بوو جاش بوو خۆفرۆش بوو ئێستا کە ئۆجلان دەیکە ئەو لایەنگرە چقەڵانە ئەڵێن شتێکی باشی کردووە درۆ دەکەن لە ناوەڕاستی خۆیاندا درۆ دەکەن و قەناعەتیان وانە و جەماعەتی دیکەش کە لە دەرەوە نایتر ئەڵێن ئەوە ئاژ بەتاڵیتر تاوە هەموو شتێک تەواو ئەو شێوەیە نییە بە شێوەیەکی بەرفراوانتر ئینسان تەماشای تابلۆکە بکە ئەوەیە لە سیاسەتدا لە ئاشتیدا کاتێک قانون نەبوو دیموکراسی نەبوو ئەتۆ قەیرانەکان دوا دەخەی لە بۆ سەردەمێکی دیکە لەو قۆناغی کە قەیرانەکان دوا دەخەی لە ناوخۆ و لە دەرەوەدا گۆڕانکاری دەکەی بەخۆ دەچیەوە و ئەوەی کۆمەلگای بەرامبرت دەگۆڕی کۆمەلگای بەرامبرت دەگۆڕی ئەمە زۆر گرنگە ئینسان ئەنجامی بدە لەو سەردەمە لە سەردەمی ئاشتیدا لە سەردەمی پرۆسەدا ئەتۆتوانی بچێ ناو کۆمەلگای تورکیا گۆڕانکاری لە ناودا بکەین نەک لەو سەردەمەیدا کە تفەنگەکان دەتەقن جەنازە لە عەرز بێ ئەتۆ ناتوانانی بچی لەگەڵ تورک قسە بکەی شتیوا نابێ شتیوا چۆن دەبێ ئەوانش ناتوان بێ لەگەڵ تۆ قسە بکەن ئەمەیە و ئەگەر ئەمە بەردەوام بێ نەورۆزی ڕابردووی بەلجیکا دووبارە دەبێتەوە حەماقەتی نەتەوەیی حەماقەتی کوردایەتی حەماست چ لە مرۆڤ دەکات لە نەورۆزی ڕابردوودا کەسێکی ئەنەکەسەیی ئاڵایەکی کوردستانی بەرز کردوتەوە خستێ ناو چاوی نانەواخانەیەکی تورکیا ئیتر شەڕێک دروست بوو 4,000 کەس بریندار بوو 4,000 کەس بریندار بوو لە ئەنجامدا سەرۆک وەزیرانی دەوڵەتی بەلجیکا دوای ئەو هەموو ساڵە هەڵسا قسەیەکی کرد دیسە باسی لە نایاسایی بوونی پەکەکە و تیرۆریزم بوونی پەکە کردەوە ئەوە لە کاتێکدا بەلجیکا هەنگاوی زۆر گەورەتری هاویش بوو بەنسبەت پەکەکە پێشتر بزانە حەماقەت چ لە مرۆڤ دەکە ئەتۆ بە ئەنە کەسە دەڵی جاش بەڵام ئەنە کەسەیەک بووە هۆکاری ئەوەی لە نەورۆزی ڕابردوودا شەڕێکی زۆر گەورە ڕوو بدا کە چەندین ڕەفیقی شخصی من تێیدا بریندار بوو و ئەو شەڕە چێ دروستی کرد ئەنە کەسەیەک دروستی کرد ئەبینی مەترسیەکانی هۆشیاری زۆر گرنگە هۆشیاری کۆمەڵایەتی زۆر گرنگە لە پرۆسەی ئاشتیدا سەبارەت بە پرۆسەی ئاشتی سەبارەت بە پەکەکە سەبارەت بە تورکیا بە تایبەتی لە کوردستانی عراق و لە کوردستانی ئێراندا هۆشیاری لە ئاستی سەفردایە ئەمە کێشە گەورەکەی
ئەمە کێشە گەورەکە هاوڕێیان تکایە گوێ لەمانە مەگر گوێ لەمانە مەگر خاڵێکی کە زۆر بە کورتی باسی دەکەن درێژی درێژتری ناکەن بەنسبەت دەوڵەتی تورکیادا بۆ ئەوەی ئەگەر هاتوو ئەو تەحەدایەنەی جیۆپۆلیتیک لەسەر تورکیا بەردەوام بن پێیان باشە بچێتە ئاستی ئیتیفاقی کورد و تورکیش لە بۆ هەندێک بارزانانی لە ناودایە هەیئەتی ئیمرالی دەبێت بچێتە لای بارزانانی دەبێت قسەی لەگەڵ بکە و لە زمانی جەستیان تەماشا دەکەی لێ تێگەی مەسەلەکەچیە و دوای ئەوە کە دیگەڕێنەوە ئەستەمبول بۆ جاری یەکەم لە جیاتی ئەو ئاڵایی کە لە باکوور و لە ڕۆژ ئاوا بەکاردێ ئاڵای کوردستانی عراق بەکاردێن و ئەمە نیشانمان ئەدا کە دەوڵەتی تورکیا چی دەوێت دەوڵەتی تورکیا دەیهەوێ لە ڕێگەی ئەو پرۆسەیە خاڵە لاوازەکانی پەکەکە بقۆزێتەوە و یعنی مەبەستم لە خاڵە لاوازەکان بە تایبەتی خاڵە فکریەکانە لە ژێرناوی کۆنگرێنەتەوەی ئەمە وەکو کۆنگرێنەتەوەی بفرۆشیتن بەڵام لە ئەساسدا ئەیتر ڕێخستنی بەرەیەکی کورد و تورکی سنیە لە ناوچەکەدا بۆ پاراستنی بەرژەوەندیە سیاسی و ئابوووریەکانی دەوڵەتی تورکیا و ئەمە لە ڕێگای بارزانانی دەکرێت و دەبێ یەکێتیش بخرێتە ناوی بە پێی دەوڵەتی تورکیا ئەمە چەند دەبێت چەند نابێت هێزەکان تا چڕا دەیدەستنە ژێر ئەو بارە هەندێک تا چڕا دەیدەستن تا چڕا دەیەک ناچن ئەمیان جیاوازە بەڵام کۆنسپتێکی بەو شێوەیە لە ئارادایە و ئەمەشیان شتێکە کە نە ئەتوانی ڕەتی بکەوە بارزانی جاشە و نابێ بچێ لای و ئەم زۆر قسە قۆڕانە و نە ئەتوانی بە تەواوەتیش لە ژێرناوی کۆنگرەی نەتەوەیدا ئیتر پشتی خۆت بچەمێنیەوە ئەوی بکەیت چونکە هەموو ئیتیفاقی هەموو یەکێتیەک بریتە لە کۆنسنسوس و دەسەنسوس یعنی ڕێککەوتن و ناکۆچی لە ناو یەکتریدانا ئەمن لەسەر هەندێک خاڵدا لەگەڵ ڕێک دەکەوم لەسەر هەندێک خاڵدا وەکو موچە وەکو مەسەلەی ژنان وەکو مەسەلەی گەندەڵی وەکو مەسەلەی دزی وەکو مەسەلەی قاچاق بە قاچاق بردننی نەوت سنوورەکان گومرێک ئاستی خوێندن ئاستی نەخۆشخانە پەیوەندیەکانت لەگەڵ دەرەوە هەڵسو کەوتەکانت لەگەڵ ئاین لەگەڵ ئەم جۆرەشتانە ئەمن لەگەڵت لە ناو ناکۆچی دامە و لەوەدا تەنازورت بۆ ناکە ئەو شێوەیە دەبێت لە میدیاکانیشدا قسە لەسەر ئەو بابەتە بکرێت نەک بە شێوەیەکی پۆپیلیستی باشە یان خراپە ڕەشە یان سپیە سەرکەوتنە پەیامی ئۆجەڵان پەیامێکی مێژوویە ئەو لایە دیکەش وەڵا ئاش بەتاڵ بوو تەواو چوو هەتا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش بە هیوام ئەو ڤیددیوە لە بۆ دەست و خەڤاڵانتان بنێرن و ئەوانەی کە کەناڵ یوتیوبی هیوا خۆش نەوێن سبسکرایب نەکردووە تکایە سبسکرایب بکەن کاتێکی خۆش ڕێی سڵاو هەر بژین